سەرقاڵی چنینەوەی بەرهەمی ئەم ساڵێتی لە 22 زەوی 4 جۆر بەرهەمی هەیە. لێرە پەتاتەی کردووە بەرهەمەکەی دەچنێتەوە بەشێکی دەنێرێتە دەرەوە. هەر لێرە شووتی سوور و زەردی بەرهەم هێناوە. شووتیا زەردەکەی خواستی زۆری لەسرە. کاڵەکەکەشی بەرەو پێگەشتن دەچێت. لەگەڵ پێگەشتنی بەشێکی لە بازاڕی دەرەوە ساغ دەکاتەوە. یەکەم بە بازارکردنی بەرهەمەکەی، دووەمینیش پێداویستی ئەو پێداویستەی کە لە کشتتوکاڵ بەکاری دێنێ بڵێن ئیشکردنەکەی. ئەو دوو کێشە هەیە مەوادەکانی بۆ هەرزانکرێتن. بەڕاستی جێگای دەستخۆشیە، دەستخۆشی لە هەموو لایەکیان دەکەم ئەوەی کە قسەشی خێر لە بواری کشتتوکاڵ دەکات. بەهۆی جێبەجێکردنی کارنامەی کابینەی نوێیەم بۆ زیاتر خزمەتکردن بە جوتیاران، ئەم ساڵ جوتیاران بەرهەمەکانیان فڕێنادەن، بەڵکو لە ناوەڕاست و شارەکانی دیکەی عێراق ڕێگەیان بۆ کراوەتەوە. ئەمەش لە چوارچەوەی ڕێکەوتنی هەولێر و بەغدایە. محەممەد پیشەی جوتیارە، هاتووە پشتگیری بۆ بکرێت بەرهەمەکەی بباتە ناوەڕاست و باشووری عێراق. ئەم پشتگیریە بۆ ئەوەیە ئیدی لە بازگەکان ڕێگای لێ نەگیرێت. ئێستا باششتەکەمان بارکی دێ دەنێرین لە بە بەغدا بەسرا لۆ خواری و عێراق و ناوەڕاست دەنێرین. لێران تاخیر دەبێت سەعات 5 هەتا 6 ئەمە بارمان هەموو تەواو بووە. لۆرەکانمان بار کردیا. دوای ڕێکەوتنی هەولێر و بەغدا بازگەکان کراوە دەبن بۆ ناردنی بەرهەمی جوتیاران بۆ ناوەڕاستی باشوور و عێراق. هەر جوتیارێک ڕۆژانە پشتگیری بۆ دەکرێت. هەر پشتگیریەک بۆ زیاتر لە 20 تۆن دەبێت. لەگەڵ ئەو پێشاتە جەنابی سەرۆکی حکوومەت هەر لە نزیکەوە وەزارەتی کشتتوکاڵی ڕاستبە تاوەکو بەدووادا چوون لەسەر ئەو گرفتە بکەن و شانمان سەردانی وەزارەتی کشتتوکاڵی بەغدای کرد بە خۆشحالە و لێک تێگەشتن لە نێوان وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی عێراق هاتە پێش کە ڕێگری چیتر لە جوتیارانی ناوخۆ نەکرێت. پێشتر جوتیاران بەشێکی زۆری بەرهەمەکانیان بۆ ساغ نەدەکرایەوە، ناچار لەسەر شەقامەکان فڕێیان دەدا. لە کابینەی نوێیەم ئەم کێشەیان بۆ چارەسەر کراوە. جوتیارانش ئەم ساڵ بەرهەمی زۆریان هەیە و بەشێکیشی دەنێرنە دەرەوەی هەرێمی کوردستان. هۆشمەند ساڵح، کوردستان 24 هەولێر.